شارە حياتەکەەوە سڵاوتان بە دڵخۆشم لە پرۆگرامی کینۆی فانۆس هاتوومەتە ئێرە و لە شاری سلێمانی و دەبمە میوانی ماڵەکانتان لێرە دەچینە لای کۆمەڵێک کەسی ئازیز بە یەکەوە دەیان دوێنین بزانین چەند کەس دەبێتە خاوەنی خەڵاتەکانمان و براوە دەبێت باڵێ. سڵاو دەبە کاکە باشی؟ باشی گیان سەرچاو. یاخوا هەر باش بی. پێم بڵێ ڕۆژانە سەرقاڵی چی؟ بەڵام سەرقاڵی ئیشوکاری. ئەی خوا لەشە ساق بێ لەگەڵ گەرما بینێتۆنە. زۆر خراپە. زۆر گەرمە خۆشم ئیزعاجم بە گەرما هیواتم بارانە. ئەی باوکەی گیان. ئارە وەڵا. قەی ناکە ئەوە نەمان نەماوە تێپەڕێنی. باشە. من یەک خولەک پرسیارە لێ یەکەم. لەوێک خولەکەیە. جوان گوێم بۆ بگرە. بەڵێ نەخێر نا ئەم بەکار نەهێنی. هەر شتێک بچێ بەلای بەڵێ و نەخێرا بەسەر ئاوا لێکردن و ئاواکردنیش جواب بمێرەوە باشە؟ باشە. دەی نای بەڕێستان؟ ئاراس. کاک ئاراس ڕۆژانە چەند ساعات خەریکی کارکردنی؟ ڕۆژانە چەند ساعت خەریکی کارکردنە؟ تقریباً وڵا ڕۆژی وایە 5 ڕۆژی وایە 6 ڕۆژی وایە 2. ئەی ئەخوا لەشە ساق بێ هاوسەرگیریت کردووە؟ بەڵێ. ئەی نەموو بەڵێ بەکارمێنە؟ عەفوم. دووبارە یەکەمەوە قەینە. ئەگەر بەچی جواب بەمەوە ئەگەر بڵێ هاوسەرگیری کردووە؟ کردوومە وایە. ئەی چۆن؟ خۆم پێڵەکەشە پێڵەمەوە بزانێ بیتەوە جارە؟ نای بەڕێستان؟ ئاراس. کاک ئاراس هاوسەرگیریت کردووە؟ کردوومە. چەند منداڵت هەیە؟ 2. بیری لێکەیتەوە؟ 2. بەڵا بیرێکی لێ کردەوە؟ نشکۆنە مەشغوڵە بێت هیچ شتێکی یەکسەر نایە بەدەسابێت تۆ زێبۆسی. باشە وتت ڕۆژانە 2 بۆ 5 کاتژمێر کارەکەی وایە؟ بەڵێ. ئەمە هەیە هەندێک کەس هەیە گرەوەکە گرەوەگەن لەسەر شتەڵێن نەمبردەوە وەڵام ئەمەی تۆ شوکو ئەو گرەوە وایە لە ناگاڵی نەمبردەوە ئەمە کاکە. باشە شتێکی تر تاقیەکەینەوە لە خزمەت یەک خولەک هەرچی و دۆگو خۆی لە دوای من بێڵێرەوە. باشە ناوت ئاراسە؟ بەڵێ. شەکلی کردووە لەسەر بەڵێ. دووبارە یەکەمەوە یەک خولەک هەرچی و دۆگو خۆی بێڵێرەوە. باشە نای بەڕێستان؟ ئاراس. ئەی نەموو دۆگو خۆی بێڵێرەوە چی ناوی بەڕێستان. تازە؟ چی بکەم؟ قەیناسێ ئەو شتێوارەکەم وەکو بەڵێم نەخێرەکە. ناوت ئاراسە؟ ناوم ئاراسە. برا نەموو دەرچی و دۆگو خۆی بڵێرەوە؟ ئێ بڵێ ناوت ئاراسە؟ ناوت تازە؟ دەستەکانە خۆش بە کاک ئاراس زۆر زۆر سپاس. دەست خۆش. ویرە فێنکە وەڵام لە من بە شاگردی ئەم. سڵاوت لەبێ؟ چۆنی؟ ئەحواڵە؟ والله ماشاءالله شوێنەکەی تۆ فێنکە نامکەی بە شاگرد؟ والله جا خۆمان زیایی. سێکە بەرنامەکەی من پرسیار وەڵامە یەک خولەک پرسیارە لێ یەکەم لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر نە ئەم بەکار نەینی باشە؟ بەڵێ نەخێر نا ئەم باش ئەوانە بەکار مێنە قسە نەکەم وەڵا بە قسەش بکەی بە جوابیشم بیتەوە دەی ئیشەکانە تاو کرد دەست پێ بکەم؟ باش نای بەڕێستان؟ بەهمەن. کاک بەهمەن ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ بڵێ بینی؟ لەخوا لەشە ساق بێ. خەڵک زۆر دێ بۆلات؟ لەخوا بەزیاوە. زۆرترین چا خواردبێتی کێ خواردوێتی چەند چای خواردووە چۆنە؟ مشتری مێ مەسەلەی تر 3 چا لەسەرێ 2 ئاوا. 3 چا زۆرە؟ ئیتر ئاوای خوا 3 چا زیاتر نەبووە. مەگەر زۆر دانیشتە بێ و چام بۆ بێت. جاری وایە کابرا خۆم لێم تێکەچێ. مشتری تایبەتت هەیە؟ زۆر لەخوا بەجیاوانی هەندۆ لە هەمووی تایبەت. باش هاوسەرگیریت کردووە؟ هاوسەرگیریم کردووە. کردوتە بەڵێ. ئەی نەموت مەڵێ بەڵێ و بەڵێ ئاخیرە بۆ تێکرد. هاوسەرگیریم کردووە کاکە. هاوسەرگیریم کردووە بەڵێ. بەڵێکم لە ئاخیراوی. تەواو شتێکی تر ئەتوانی یەک خولەک من هەرچی و دۆکو خۆی لە دوای من بێڵێیتەوە؟ بەشتە سەریعەکان نەبێت. شتە سەریعەکان ناڵێم. باشە؟ نای بەڕێستان؟ نای بەڕێستان. خەڵکی سلێمانیت؟ خەڵکی سلێمانی. ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەی؟ ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەی. ناوت بەهمەن بوو؟ ناوت بەهمەن بوو. کاک بەهمەن دووەم پرسیارکردم چی بوو؟ خەڵکی سلێمانی. ئەی نەموو دەرچی و دۆگو خۆی بڵێرەوە؟
کاکە تۆ خەڵەتێکەکەی خەڵا سەرمان سۆ قاڵە دەستەکانە خۆشە کاک مەمنون زۆر زۆر سپاس. یەک دقە پرسیارتان لێ یەکەم لەو یەک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مهێنن هیچیە هەرچێ بچێ بەلای بەڵێ و نەخێر وەشتانە هەر بەکاری مێنن باشە؟ باشە دەی نای بەڕێستان؟ ژینۆ ژینۆ خان ڕۆژانە بچێەوە سەرقاڵی بە ئیشوکاری ناوماڵ و ئیشی خۆم و یاخوا لەش ساف بێ وتە تا سەرگیریت کردەوەیە؟ پاسەرگیریم کردووە دوو مناڵیشت هەیە؟ دوو مناڵمەیە چەند کچ و چەند کۆر؟ کوڕێک و کچێک یاخوا بمێنن بۆ یەک خوا لە دەسەنە ئینشەڵڵا لەگەڵم گەرمایە وەزعی چۆنە؟ وەڵی ڕاهاتووی عیبی نییە عیبی نییە خوانەی بڕێ خوانەی بڕێ ئینشەڵڵا پێ دوایە بتوانانی ببیتەوە لە من؟ ئەی بۆ نە ئەیبیتەوە ئەی بەمەوە ئەیباتەوە لە من؟ وا هەستەکەم مەیباتەوانێ وا هەست دەکەیت مێشکی باشە بەس پێم بڵێن لەگەڵ سۆشیال میدیا بینتان چۆنە؟ وەڵا باش. باشی چی زۆر بەکارێنن؟ من فیسبوک تۆ فەیسبوک ئەی تۆ؟ وڵاهی من هەر فەیسبوک و ئینستاگرام ئەی لەگەڵ سناپە بینتان چۆنە؟ یعنی من تۆزێ تۆ بەکاری نایەنی؟ زۆر بەکەمی زۆر بەکەمی بەخوا بزانم لێمە بنەوە پێم بڵێن 964تان لای کردووە فۆلۆتان کردووە لایکمان کردووە لایکتان کردو چەند باشم یەکسە خەڵاتی خۆم زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان دەستان خۆش بێ زۆر سپاس. سپاس بۆەوە دەستی ئەوش خۆش بێ سڵاوت لێ بە کاکە باشی تۆ ئەحواڵە لەگەڵ گەرما وەزعی چۆنە وڵای تێ وەزعەکەی هەری شەکەشی نیێشتووە قەینا هاوینە هەرە بێت تۆزە گەرمێوانە باش پێم لە ڕۆژانە بچێ و سەرقاڵی وڵای کاتیای شەکەی یاخوا لەش ساق بێ یەک خولەک پرسیارە لێ یەکەم لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مهێنە ئەی هەیش سەحب قسەش لە قساکەین بخۆم بڵێ نەخێری باتیانە بێ باشە یەک خولەک ناوی بەڕێستان بەرهەم کاک بەرهەم خەڵکی سلێمانیت بەڵە سلێمانی بەڵێ سلێمانی کەینەوە بە سلێمانی خەڵکی سلێمانی سلێمانی. دووبارە یەکەینەوە باشە ناوت بەڵێنە بەرهەم بەرهەم کاک بەرهەم شتێکت پێڵم سێ جار لەسەرێک بە خێرایی بۆم بڵێرەوە فەرموو چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقە چەقەڵ سەڵتوکێتە بەڕەوار بۆم نایە بۆ تۆ شتێک پێشکەشی منکە ها تۆ شتێک پێشکەشی منکە بەسەر هاتێک نوکتێک شتێک من وڵای ئێستا ئاوێشتم بۆ نایە لە کاتە باش لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە باشم چی زۆر بەکارێنی من زەوێت تیکتۆک تیکتۆک و ئێوەشم لایە ئێ بەش لە بەڵێ خەڵاتێکم بنێ وەڵا ناوێ نەزڵ سوالم لایە چۆن ناودی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردن دەست خۆش زۆر سپاس سڵاوت لەبێ سڵاو لە تۆش چۆنی یاخوا خۆش ئەحواڵە باش یاخوا باشبی ڕۆژانە خەریکی چیت وڵا ئیش و کار یاخوا لەش ساخ بێ ئەخوێنی بەڵێ لە پۆلی چەند بووی نۆ دەرچووی بەڵێ تەواو کوڕەکەمان زیرەکە بزانم ڕۆژە پرسیارەکانی منا دەرەچی بەیاز یەک خولەک قسەت لەگەڵاکەم پرسیارە لێکم لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مێنە باش باشە باش دەی ناوی بەڕێستان ڕاستی کاک ڕاستی ڕۆژانە خەریکی چیت وڵا ئیش و کار ئیش و کارەکەی بەڵێ ئەی مەڵێ بەڵێ ئەها بەڵێ ئێستا تێگەیشت بەڵێ نەخێر نا ئەم بەکار مێنە باش باش. دەست پێکەمەوە ناوت ڕاستیە بەڵێ ئەی ئاشیتیان نیە دەی ئەمجار ئەم جارش سێبارەیەکەینەوە ڕاستی وتت لە پۆلی نوێی وایە مەڵێ ئەم نیژیتیان نیە نابێ ئاوا بکەی ئاوا بکەی هەر شتێک بەلای بەڵێم نەخێرا بچێ بەکاری مێنە سەر بامەیە ئەو هیچ مەگە باشە ئەی بڵێ ناژێ بڵێ ئەی بێ بڵێ چی ئەوێ بڵێ منەڵێم لە پۆلی نوێی بڵێ لە پۆلی نوم باش بەس بەمە بە تووتیە مشتەکان لە دوێن بڵێتەوە باش دووبارە یەکەمەوە لە پۆلی نوێی ڕاستی وایە لە پۆلی نۆ دەرچوویت دەرچوو ئیتر ئەدەبی و علمیتان جیاکرێتەوە وایە ئەدەبی ئەلمیش جیاکرێت ئەچیتە کامیان بەنیاز بچتە کامیان علمی علمی ئەی نەوەد مەڵێ ئەی خۆ نەموت ئەی نەموسەریتیان نیە واز لەوە بێنە شتێکی تراکەین سێ جار لەسەر یەک بۆم بڵێ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەوت و کێتەقەن چوومە چەمی چەقەڵان شەڵت و چەقەڵی یاختەقان شەڵتوک چەقەڵە تەقێنێ وەڵا نازانم باشە ڕاستی تۆ شتێک پێشکەشی منکە وەڵی
نازانم چی بڵێ. باشە گیان دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سوپاس. سڵاوت لەبێ مامەگیان. باشی؟ یاخوا باش بی. مامەگیان پێم بڵێ ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ ئابەمانە عەلاگا فرۆشمە بەڵام. یاخوا لە شە ساغ بێ. گەرم نییە بەم گەرمایەوە. گەرمە مەجبوریە چی بکەین یانی؟ ئەمری خوایە. هەمیش کرێشیمە. ئەیگیانەکە. مامەگیان بەرنامەکەی من پرسیار و وەڵامە. بەڵام من هیچ پرسیار وەڵامە لەگەڵ تۆ ناکەم لێرەوە ڕۆشتم تۆم بینی پێم خۆش بوو خەڵاتێکی بەرنامەکەمە پێشکەشکەم تۆ شتێکت هەبێ بۆ ئێمە ئامۆژگاریە قسەیەک هەر شتێک بە دڵی خۆت شتێ هەیە لەمە لێرە پێ دەڵێم ئەم خەڵکە قەدی نازانێ چییە ئەم حکوومەتە زۆر چاکە لەبەرەوەی ئێرە ئەمانە خەڵک ڕۆکاتە ئێرە ئەوان لەوێ دەچێ وانە دەستەکانە خۆش بە مامەکیان زۆرمان دوود ناکەم خەڵاتی خۆمانە پێشکەشەکەم بە هیواوی سوودی لێ ببینی دەستەکانە خۆش بە مامەکیان زۆر زۆر سپاس. سڵاوت لەبێت چۆنی ئەحواڵە چاوە خۆش بێ ناوی بەڕێستە سەروان کاک سەروان خەریکی چیت؟ وەڵی کەسابەتی ڕۆژانەمان خەریکی یاخوا لە پارەت فرۆشتنی لە شەستاق بە یاخوا زیرەکی یاتە ماڵی جارێ وەڵی بۆچی شتێ پرسیار و وەڵام ئەخت پرسیارەکان چۆنە نییە جارە بڵێ تۆ جار بابزان پرسیارەکە چییە؟ وەڵی با بڵین باشی با بڵین باش ئەوی من زۆر ئاسانە یەک خولەک یەک دەقە من و تۆ قساکەین بێتەوە باشە لەو یەک دەقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مەهێنە تەواو بەڵێ نەخێر نا ئەم بەکاری نێنی ئەمیش ئاواش پێێت و ئاواش پێی ناخوا نیشانە و نیمانە سەرلەقان نیمانە باشە با بڕۆین با بڕۆین ناوی بەڕێستە سەروان کاک سەروان ناوسەرگیریت کردووە؟ کردوومە خوا لە یەکتان نەکا بمێنن بۆیەکی ئینشاءالله مناڵتان هەیە؟ هەمانە چەند مناڵت هەیە؟ دوان کچ و کوڕ یا کوڕ دوو کچ دوو کچ ئەی نەوت ئاوانەکەی؟ دوو کچ ئەی من نەوت ئاوانەکەی؟ وەڵی ئاوام نەکردووە وتم ئاوا دوو کچ ئاوام کردووە باشە قەینە ئەوت بۆ حساب ناکەم باش دەی پێت وایە بتوانی بیبیتەوە؟ من هەر براوەم تخوا؟ من هەر براوەم من پێم وتم چی بەکارمێنە؟ نابێ بەکاری بێنمەوە بۆ؟ چۆنە بێ بەکاری بێنمەوە نابێ بەکاری بێنی؟ چۆنە بێ بەکاری بێنەوە شتانە کە تا کاتێکە خۆم تەواو بێ نابێ شتانە جاکیە لە کاتەکە تاوانەوە؟ وەڵا نازان کاک سەروان تۆ شتێک پێشکەشی من ناکەی؟ وەکو چی؟ وەڵا بە کەیفی خۆت گۆرانی یەک شعرێک بەسەر هاتێ قسەیەکی خۆش شتم زۆرە نووسین و شعرم زۆرە بەس شعرێکم پێشکەشکە بەمش خەڵاتێکە بەمێ بۆ ئێستا بەخوا کاتێکی گونجاو نییە بەسەر هاتێک لە کاتی کارکردن شتێکت بەسەر هاتێ ئەوەنە تۆزێ ئەوە نیە وەکو خۆ دەڵی بە کتوپڕ هاتم هیچم بە خەیاڵانیە بەخوا هیچم بە خەیاڵانیە باش ڕستێنیش مەخۆ بڕوای تا دەستەکانە خۆش بێ سپاس بۆ بەشاریکردن دەستەکانە خۆش نازان بردەوە یان ناخولەکەکەم وەڵی نازان زیرەکەم خولەکەکە نازانم چی بوو تۆ جارێک تەواو بوو یا تەواو نەبوو نەمێش تەواو بێتم قەینا با خەڵاتێکە بەمێ دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس لە کاتی چاوپێکەوتنم لەگەڵ ئەو کاکەیە مامەیەک لێرەوە هات بۆ بزانم ناتوانێت قسە بکە بە داوای لێبوردنەوە بەڵام من خەڵاتی خۆمی پێشکەشەکەم خەڵاتم بۆ ئەوانە نەبێ بۆ چیمە فەرموو مامەگیان خێری لێ ببینی قوربانە بم زۆر زۆر سپاس مامەگیان عزیزانم پرۆگرامی ئەم جارەشمان کۆتایی هاتا پرۆگرامێکی دیکە دەبمەوە میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵاوە